باڵێ لەگەڵتان بەردەوام ئەبینین هەندێک لە کەسەکان ئەها قەلەقیەکیانێ بۆ نمونە لە خاتونەکانە زۆرە بنە نینۆکە خۆن لە پیاوانە بۆ نمونە هەستەکەم تاڵی برۆیان هەڵەکە لە پیاوان زیاتر نینۆ خواردنەکە باوەڕ کە من ڕەفیقم هەیە ئەمە نەخۆی پۆگرتو جای سەسکم خوێن لە دەستیەت یعنی هەنی نۆشی پێوەنەمەوە بەردەوام خۆت یاسەر کۆمن لە پیاوە بینیمە برینێکیانەها بۆ دروستەبە یا زیبکەکەنە هەر بەردەوام لی ئەکەنەوە شوێنەکە ئەکولێنەوە ئەوانی پیاوان کۆمەڵێکی زۆر تایبەتە نینۆ خواردنە سمێڵ خواردنە هەندێک جار چاوتروکارنێکی زۆر زۆرە دەم چاو جوڵەکی زۆر زۆری پێکە هەندێک جار دەنگێکە بەردەم ئەوە مەسا قورگی سافەکە هەچ کۆمەڵێک زۆر لە جوڵەکانە لەوانەیە هەیە کە دەرەکە ئەمانە با بڵێن هۆکاری دەرونی لە پشتیەوەیەتی نیشان ئەدات زمانێکی جەستەیە خەریکت دەری ئەبڕێت کە جەستە لە بارودۆخێکی باشانێ پێویستی بەوە هەیە تۆ بە دوادا جوون بکەیت جا بۆی کە ئێمە زیاتر لەگەڵ ئەم نیشانانەی جەستەمان ئاشنابین کە خەریکە پێمان ئەڵێت کە بە جددی وەرم بەگرە ئاشنابین بەبزین لەسا هۆکاری چێن ئەم نینۆک خۆردنە ئەم قژ لێکردنەوانە هەندێک جار کەسەکە ڕاستە لەو کاتەیە ئارامیەکی پێ باشە بەڵام سەر دوای هەستێکی زۆر ناخۆشێتی ڕاستەبێ ویکەم زانین چیە ئەسڵەن لە چیۆ سەرچاواگرێت لەم بەشای دکتۆر قادر حسێن پسپۆڕی دەرونی لە لامان ئامادەی بووی کە لەگەڵ ئەم نیشانانە زیاتر ئاشنامانکە دکتۆر سڵاو لێ باش دکتۆر سڵاو لێ بێت سڵاو لە جەنابتان و بەیانی جەنابتان باش و بەیانی بینەرانی کەناڵەکەتان باش زۆر بەخێر دکتۆر ئەم ئیشانە ئەوەی کە ئەمانە ئەسڵن مرۆڤ بۆ ئەنجامی ئەدات و وردە وردە ئەبێ بەخۆش لە ناویە نینۆک خواردنە قژ لێکردنەوەیە تاڵی برژانگ هەڵکەندنە بە قەولی سەر کۆسمێڵها هەندێک کەس لە پیاوە بەردەوام ئەیجوێ ئەمانە لەبەر چییە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان تاوان بۆ زانیاری بەڕێسان مەسەلەی ئەو سلوک و ڕەفتارەیە ئەوەی کە با بڵێنمە لە دەروون ناسیە کۆمەڵی خۆی ڕۆژانەی نائاسایی پێوترێت یا خۆی ڕۆژانەی شازی پێوترێت لە ئینسانە هەیە هەر لە ئەسڵە یەکێک لەو بابەتانەی کە سەرنجی فرۆیدی زۆر ڕاکێشاوە و یەکێک لە عالمە بەناوبانکان ئەو خوانە بوون کە ئینسان ڕۆژانە وەکو جەنابتانتان لەسەر جەستەی لە حرەکە و سلوکیا دەرەکەوێت بەڵام نازانی ئەسباب و هۆکارەکەی چییە نازانێت لە چوە هاتووە ینی یەکەم ئەمانە خون دووبارە ئەبنەوە شتێک کە بوو بەخوو بەردەوام دووبارە ئەبێتەوە دوو هەمیان جاری وایە دووبارە بوونەوەکان وە لە زۆربەی کاتەکانە دووبارە بوونەوەکان بە شێوەیەکی لا ئێرادیە طبعاً ئەمانە لە چوە هاتون و لە چوە نەهاتون یا ئەسباب و هۆکاریان چییە ئێمە بان نەچینە ناو ئەسبابە فەسلەجەکانەوە چونکە بەشێک لەمانە ئەکرێت هۆکاری ئێستا بۆ نمونە هەر لە مەسەلەی نینۆ خواردنە ئێمەگەر لەمەیان نەچینە تەفاسیل ئەکرێت پەیوەندی بە کەمی کالیسیۆمەوە هەبێت وەک بەشێک لە دکتۆرەکانە لەن بەڵام لەپاڵ سەبەب پزیشکی و طبیەکانە ئەکرێت کۆمەڵێک هۆکاری دەرونی و سایکۆلۆژی هەبن کە وا لە ئینسانەکەن ئەو سلوک و ڕەفتارانە ئەنجام بن فرۆید لە تەفسیری ئەم جۆرە دیاردانیا پێمانەڵێت هەموو حرەکە و ڕەفتارێکی ئینسان کە دەرەکەون ئەوەی کە ئێمە هۆکارەکەی ئێزانین و ئەوەی کە هۆکارەکەی نازانین ئەکرێت هۆکاری لە پشتەوە بێت طبعاً ئەیترەوەی کە هۆکارەکەی دیارە لەوا چێ دێمە ڕۆژانە چەند شتێکە چەند کار و کردەوەیەک چەند وەزیفەیەک ئەنجامین هەمومان بزانین بۆچی ئەنجامین بەڵام چێشە لەوایە مەسەرن بۆ نمونە کابراایك حاشە لە ڕووی جەنابتان لەوا چێت جاری وایە ئەمانە ئەبینین ینی باشتەکە نەبێت یەک مای شەرم دوو مای قێز لێ هاتنەوە کابرا دەسەکا بە بنباڵیا و بۆنی عەرەقی خۆیەکە دەسەکا بە بینی پەنجەکانی یا و دەسەیە لە بینی پەنجە و بۆنی ئەو بۆنە پیساکات کە لە بینی پەنجەکانی هەیە لە کاتێکا کە هەیە خۆی گرتووە بۆی کە بەردەوام نیوەی پەنجەی لە لووتایەت وەکو جەنابتان وتان خەڵک هەیە بەردەوام ئیتر ئەگەر لە پۆلا بێت کاتی لە کاتی دەرسوێندنە ئەگەر حتا هەنێشتی تر هەیە کە بعضێکیان هەتا لە فلیما ڕەنگیان ناوەتەوە حاشە لە ڕووی جەنابتانسان هەیە کە خووەگرێت بە دەرهێنانی ئەو پیسی و چڵمەی کە لە لووتی هەیە و خڕێکا و هەندێک جار لەوەش خراپتر ئەیخوا و ئەمە خۆی پێوە گردووە چ لە گەورە چ لە مناڵە هەیە ئەیوە نەجاتی بێت لە مۆزوع ئەیوە نەجاتی بێت لە بابەتە یەک دووش ئێوە سەبەب و هۆکارەکەی بزانێ نازانێ بەڵام وەکوتم لە ڕوانگەی ئەوانەی کە جەماعەتی تەحلیل نەفسیش داڕونشیکاریان پێوترێت هیچ کام لەم کار و کردە و سلوک و ڕەفتارانە بێ هۆکار و بێ سەبەب نین ئەمانە ئەکرێت دووکەڵی ئاگرێ بن کە ئێمە دووکەڵەکەی بینین بەڵام لەوا چێت ئاگرەکەی لە ئێمەوە بەهۆی گردێکەوە چوزانم بەهۆی ئەوەی کە گڕەکە نابین کورت و مختصر لە پشت ئەمانەوە ئاگرێک هەیە کە ئاگرێک لە ناخاکە ئەکرێت لە شێوەی گرەیە بێت ئاکرێک لە ناخاکە ئەکرێت لە شێوەی جۆرێک لە ململانیە ئەوەی سڕاع یا ململانەی دەرونی پێوترێت ئەکرێت مەسەلەکە مۆزوعەکە پەیوەندی بە ترسەوە هەبێت ئەکرێت مۆزوعەکە پەیوەندی بە شەرمەوە هەبێت کە ئەزمون و خیبرەیەکی مناڵی یاخود دوا مناڵی دروستی کردووە
کەواتە ئەکرێت وەکوتم هەر یەک لەمانە ڕەگەکەی لا شعور ئەوەی کە فرۆید یاخود جەماعەتی دەڕوونچیکاری پێڵێن ئەگەر ئێمە هۆکار ڕاستەقینەکەیمان نەزانی ئەکرێت پەیوەندی بە هۆکارێکی نەسیە هۆکارێکی لا شعوریەوە هەبێت کە تووڕەبوون لە خودش من بوو قسەکە دەبم تووڕەبوون لە خود یاخود هەندێک جارێ ئەها تووڕەیەک ئەخەینە ناخی خۆمان و دەری ناڕێ ئەتوانێت هۆکارەکە یامی ببوون کەسای برینەکەی ئەکولێنێت ئێش بە خۆیە گەیەنێت ئەزانی ئەکرێت بەشێک لەوانە جۆرێک بێت لە خۆ ئازاردان یا ئەوەی کە ئیدای ذاتی پێوتێ بەشێک بێت لە خۆ ئازاردان و بەشێک بێت لە ئازاردانی خود وەکو جەنابەت فەرمووت کەواتە ئەکرێت ئەم هۆکارە نەفسیانی کە باسمان کرد چ ململانێت چ وەک جەنابەت وتێ خۆ ئازاردان چ ترس چ شەرم و چ هەچیە شەو گرفتێکی دەرونی و هەر وەکو مامۆستا سەرپۆش ئاماژەی پێدا ئەکرێت ئەمانە دەرەنجامی سەدمە و شۆکێکی قورس بن کە ئێمە خودی شۆکەکە تەبەن لەم مۆزوعە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئینسان جاری وایە ئەو ململانی و کێشە و حاڵەتە دەرونیە قورسەی کە هەیەی بۆ ئەوەی نەمێنێت بە شێوەیەکی موقت بەم شێوەیە تعبیریان لێکات یعنی ئێستا بۆ نمونە لە کاتێکا کە ئینسان ترسێکی قورسی هەیە جاری وایە بەچی تعبیر لەم ترسە قورساکات بۆی کە ئەنینۆکی بخوایان لە مووقفێکا لە بارودۆخێکا هەز بە شەرمەکات بەچی تعبیر و گزارش لەم شەرمەیە طبعاً شەرمەکە ئەشارێتەوە لەو لەحزەیە تۆ ئەکرێت حەز بەوە نەکەی کە کەسەکە شەرمکە بەڵام دەرکەوتەی شەرمەکە تەحویلە بێت یا ئەگۆڕێت بۆی چەک لەو کار و کردەوە سلوک و ڕەفتارانەی کە ئێمە باسمان کە کەواتە لە دیدی دەروون ناسیەوە ئەکرێت ئەو حاڵەتانی کە جەنابتان باستانکێ گۆڕانی دۆخێکی دەرونی بێت یا تحویلکردنی دۆخێکی دەرونی بێت لە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ترسەوە بۆنی نخواردن لە شەرمەوە بۆ پەنجەمژین مەسەرەن ئەکرێت وەکوتم گۆڕینی ئەو دۆخە دەرونیانە بێت بۆ چێک لەو حاڵەتانەی کە باسان کە بەڵ باشە دکتۆر زۆر کاتەڵێن ئێمە ئەم خوانە تۆزێک لە گەنجابەتی ئەەکەین باشە بۆچی گەنجان زیاتر فشاری دەرونیە فشاری کۆمەڵایەتیە فشاری ئەم بارودۆخەی کە ئێستا بۆ من لەوانەیە ئابووری بێ زۆر جار بێکاری بێ سێرەکەی ئەم گەنجا لە بێکاریە فشارێکی زۆر لە مشکا کۆ بۆ تۆ بەیەکێ لەو خوانەوە ئەیکرێت ئەمە تا چەند ئەگەر بەردەوامی هەبێ ئەبێ بە نەخۆشی ئەم خوانە لای گەنجێ لای مناڵ هەیە و لای پیر و خەڵکی پێگەیشت و شێ مەسەن لای مناڵ سەری قەڵەمەخوا زیاترەوەی کە لەبەر دەسیاتی و خۆی پێوە گرتووە پەنجەیەمشێ ئەکرێت پەنجەمژین خویەکی بەردەوام بێت لای مناڵەیە خواردنی سەری قەڵەم خویەکییانی نۆ خواردن خویەکی یا حتا هەنێ سلوک مەسەرەن مناڵ هەیە بەوە مرتاحە بێت کە بەردێ بەدەستەوە بگرێ و بەردەوام لە عەمودێ با بەبێ ئەوەی کە سەوتەکەی پێخۆش بێت ویدیۆ هەنێک جار زیاد لە ڕادە دەست بۆ بەشێک بە شاستیارەکانی جستەی بەڵێ یەکێک لە ئاخر یەکێک لە گرفتەکان ئەوەیە جاری وایە ئەمانە ئەگەر جوابی لە جوابی بەسیارەکەی مامۆستا جارێ دوور نەکەمەوە ئەکرێت وەکوتم لای مناڵ هەبێت لای گەنج هەبێت وەلا یەکێک لەو شتانێک کە ئەکرێت لای گەنج دەرکەوێت ئەوە بێ کە جەناب باسی کرد هەر هەستیاری هەندێک شوێنی هەستیار هەیە مەرج نییە هەستیار بە معنای سێکسی مەسەرن بۆ نمونە لای گەنج واجهە زۆر مهمە مناڵم بەبەست بۆ مناڵ بەڵێ ئەکرێت لای مناڵ بەتایبەت لەو حاڵەتانەیە کە ئەوێت شوێنێکی کەشفکاتوە بۆ ئەمە شەر تیۆری نەفسی هەیە لەسەرەوەی کە زۆر جار دەست بۆ شوێنی حساسی جنسیە سێکسیە بات و بەردەوام تاقیەکات و یاری پێکات و جۆرێک لە تەلا حتا سەرڕای هەڕەشە سەرڕای ئەوەی کە دایک و باوک سەرزەنشتێکەکەن و هەندێک جارگاتە ئاسی لێدان و ئاسی ئیهانەکردن خراپشەوە دکتۆر ئەزانی خراپ خۆی هەر لە ئەسڵا ئەمانە کە بوون بەخۆ وەکو جەنابتان کە بوون بەخو لای ئینسان ئەمانە عاداتی یا عاداتی خراپ و نائاساییان پێوتێکەواتە ئەمە گرفتێکە و پێویستی بە چارەسەر هەیە یعنی نوێنە خواردن کوێی باشە پەنجەکردن بەلوتا کوێی باشە دەستبردن بۆ شوێنێکی حساس لە جەستەیە کوێی باشە حتا گریمان ینی کابرا سەیرەکەی چژن چ پیاەوەی کە مامۆستا باسیکە لە کوڕانە ئەوشتانی کە زیاتر پەیوەندی بە تەنزیمکردنی جەستەوە هەیە بەسە بەردەوام سەیرەکە بزانێ قۆپچەی تەنورەکەی قۆب یا زنجیری پانتۆڵەکەی کراوەتەوە یا نەکراوەتەوە قژی بەردەوام بەبێ ئەوەی هیچی بێت لەواچێت لە دقەیەکە دەجار دەست بە قژیا بێنێ لە کاتێکا قژی تەواو لە جێی خۆیاوەسا و پێویستی بەمە نییە تاچیت لەوە کاتەوە بزانێت لێوی بزانێت چاوی بزانێ یا تاچیت لەوە کاتەوە لە کاتێکا هیچ مشکلەی نییە بە شێوەیەکی دیاریکراوە کە وەستانی ویقار و جەسەی پێوترێت تاچیت لە جەسە و ویقارێکاتەوە مەوەسم لەوەی ئەکرێت هەر ئێمە لە ئەڵین لای مناڵ هەیە لای گەنج هەیە و لای پیریش هەیە بەس ئەکرێت جۆرەکانی لای مناڵ لای پیر و لای
گەنج گۆڕان بێسەرابێت بەڵێ ئەوەی جەنابەت باسی بوو ئەگەر پرسیارەکە بەسەریاتێنێ من ئەم پرسیارم لە بەڕێزت کرد هەندێک جار منە مناڵ ئەم خوانەی ئەبێ ها گەورە زۆر سەرکۆنەیەەکە بۆ منە بۆ واکی بۆ خەریکی ئاوا بم شەوێ دەستەبێ بۆ جستەی خۆ ئەبێ نابێ پێم وابێت پێیان بوو چەوای وەڵاهی ئەزانی ئەکرێت ڕێنمایی هەر لە ئەسڵا ڕێنمایی بدرێت بە مناڵ بۆ ئەوەی کە ئەبێت پێ بە وەکو پێوتن وەک ئێمە لە مناڵە با بڵین ئەکرێت ڕابهێنرێن لەسەر چالاکی سوود بەخش ئەکرێت دەستی مناڵەکە مەسەرەن ئێمە ناکرێت لێ کاتا داوای ئەوە لە مناڵەکە نەکەین شتێکی وا بکات و یاریشی لەمە ناکەین لەبەرەوە ئەکرێت سلوکی بەرە ئەکرێت تەرچیزی لەسەر ئەوە پەردکەیبی بە بۆ یاریکردن تەرچیزی لەسەر ئەوە پەردکەبی بە بۆ ئەوەی کە قسەی لەگەڵا بکە تەرچیزی لەسەر ئەگەرنا مەسەلەکە نەسیحەت و ئامۆژگاری ئێمە ناکرێت مەسەرن ئەو عادەتی کە جەنابەت باسێکی بێشووتر لە ڕێگەی هەڕەشەوە محاڵە ئەوەی کە مەسەن بۆن منێمە جاری وایە حساسێتمان بەوە هەیە حاشە لە ڕوو جەنابتان کە مناڵێ زۆر دەستکاری ئەندامی زاوزەیەەکە بەس ئێمە ئەبی ئەم ناڵەت تێبگەێنین لە بەری پێی تاتە و قیسەری بەپێی پێویست نەبێت ناکرێت دەستکاری پێ بکرێت و تەلاعب و یاری پێ بکرێت کەواتە ئەکرێت ئەو شوێنەش بەشێک بێت لە جەسە بەپێی پێویست نەبێت لە کاتی مەسەرەن حاشە لە ڕوو جەنابچان چوونە سەراوە لە کاتی خورانا لە کاتی چونکە ئەمانە دوایی لەواچێت ببن بە خۆیەک شخصیت و کەسێتی ئەم کە ئەم مناڵە لە داهاتوە لە مەجلیسا لە داهاتوە لە ناو ڕەفیقەکانیان لەکەدار بکات وە زۆر سەرزەنشکردن و زۆر سوکایەتی پێکردن و گاڵتەکردن بە مناڵ لە کاتێکا کە ئەم حاڵەتانەیە جاری وایە ئەبێتە هۆی تەسبیت بوون و جێگیربوونی عادەتەکە بە تایبەتی لە پەنهانە ئەنجامیانیاوە لەو شوێنەیە کە دەرفەتی بۆ ڕەخسەوە فرسەتێک بۆ هەیە بۆ ئەوەی کە گزارش لە خۆی بکە دکتۆر زۆر کاتەبینی ئەم خوانە کە لە نێو کەسەکان بەتی ئەکرێت زۆر جاروای لێ کەسەکان تووشی گۆشەگیریەکە تووشی یەکدرازانی کۆمەڵگایەکانی بۆ نمونەگەر گەنجێکە لەگەڵ دووسێ گەنجیکە ئەگەر زۆر لێوی جوڵایە چاوی زۆر تروکان ئەگەر دووسێ جا پێی پێکەنین و گاڵتەیان پێکە جاریکە ناتوانێت تەرچیکە ناشتوانێت تێکەڵیان بێتەوە ئەمە ئەم گرفتە چی لەو کەساکە یاخو چی بۆ ئەو کەسە بکرێت کە بتوانین تووشی گرفتی دەرونی نەبێت هەر لە ئەسڵا ئێمە ئەگەر بزانین شتەکە بووە بەخوچ ئەگەر مناڵ بێت یا گەورە ئەنی خواردنی سەرقەڵەم یا کرۆشتنی سەرقەڵەم ئەگەر پلاسیک بێ دەگەردار بێ زەرری صحی بۆ مناڵ هەیە زەرری تەندروستی هەیە بێژگەل لە زەرەرە دەرونیەکانی پاشان هەیە ئەوە لێک بینەوە قازانجەکەی چیەکەواتە هەر لە ئەسڵا ئەمە گرفتە مادەم گرفتێکی دەرونیە کەواتە پێویستی بە چارەسەر چارەسەر تابەن ئەنو ئاشکات ڕێگە هەیە بۆ چارەسەر کە ئێمە لەواچێت لێران نتوانین بڵین ڕێگە چارەکان ئەمن ئێمە لە دەروونزانیا قوتابخانەی جۆرا و جۆر هەیە بۆ ئەوەی کە ئەمە مەسەن بەسیترین شدەوەی کە مناڵ نینۆچی خوارد جەنابتان زان لە ڕێگەی تەقلیدی هەبوو کە خۆمان بەکارمان هێناوە جاری وا بۆ بیبەریان هێناوە دایانە لەسەری پەنجەی کە لەواشێت ئەمە ڕێچێک بێت لە ڕێگە توندە شعبەکان بەکارهێنراوە و جاری وایە هین بەکارهێنرێ شتی چەورە و جاری وایە سەری پەنجەی مناڵەکە بەسرێ بەس بۆ ئەوەی کە بیری بێت یا ئیشارەتی سەری پەنجەیەکرێ بە بۆیاخی مەسن بۆی نینۆک بۆ ئەوی ئەگەر ویسی ئەوە بکات کاتێک کە سەری پەنجەیە وەکو پێشووتر باسم کێ مەشغوڵکردنی مناڵەکە بە یاریە بەریا ئەگەر کەسەکە کەسێکی گەورە بوو مەسەرەن بۆن بوون هەر جەناب دەگەر ئەمە تەکنیکێکی بەسیتە من ناڵم عیلاج بەماکرێت ئێمە برادێکمان هەیە لەم بابەتە لە باتی گاڵتەی پێ بکەین کاتێک کە 50 خاتە دەمی باشتر وایە لەو کاتیا کە هەستەکەی تۆ برادەرەکەت خەریکی مۆی ئەگەر تەسبیح ئەگەر شتێکت پێ بیێرە دەستی لە باتیەوەی کە خەریکیەوە بێت بە شێوکی ناڕاستە خەریکی تر حتا ڕێبەوە دراوە جارجار ئەگەر کەسەکە خۆی مەجالبات ئەگەر مەسەرەن تۆ برادەرەکەت بووی بیری بێنی تۆ یا دەستی بگری کەواتە تەکنیکەکان تەکنیکی ئاسایی کە لەلایەن کەسی ئاساییەوە هەیە بەکارهێنرێت تۆ توانی لە ڕێی ڕێنمایی و لە ڕێگەی دەستگرتن و هەر ڕێگەیەک لەو ڕێگانی کە باسمان کردوە تەکنیکی عیلاجی شێ بەڕاستی هەنە جار ئەمانە چونکە ئەگەر دیقەتان نابێت جاری وە ئەمانە هەنێک مناڵمان هەیە ئەوە نەقژە خوات بە عملیات نەبێ نەجاتی نابێت لە عملیاتی قورسیشی بۆ خدیا ئەبێتە هۆی ئینسیداد یا جیرانی ڕێخۆڵە مع العلم لە خویەکی قژەکە هی خۆی بە دیایی دایک بە زۆری لای دایکەوە لە کاتی خەوە فرسەتی هێنا و قژی بردو و خواردێتی و چەنەها ئەوە بڕۆ ئەنتەرنێت بگەڕێت چەنەها حاڵەتی وهەیە کە تووشی جیران و ئینسیدادی ڕێخۆڵی کردومانە لە ڕێگەی عیلاجی طبیەوە بکەن لەبەرەوە ئەگەر بێت و ئێمە توانیمان خۆمان شتێکی لەگەڵا بکەین باشەوە نەمانتوانی بە عیلاجەکە بچێتە لای دکتۆر و عیلاجی خۆی لەگەڵا بەکار بێنرێت
لە هەمووی مهمترەوەی کە ئەم شتانە نەکرن بەتانە و تەشەر باخم یاسن کابرا چاوی بە شێوەیەک ئمە بینیمانە لە کۆمەلگایە ناویان ناوە چاوچەقانەیە هەر شتێکی کە لەو بابەتەکە بۆ بە لەکەیەک هەتا ماوە کەسەکە پێوە ئیتلاوەتەوە بۆ بە ناو ناتۆرێکی خراپ ما بەسم لەوەیە ناکرێت ئەکرێت ئێمەوەکە و گرفتێک سەیری ئەمە بکەین بەڵام ناکرێت گرفتەکە بێتە مای سوکایەتی بێت مای کەمکردنەوە لە شەعنی کەسەکەەوە لەو ڕێوە سوکاتی بە کەسەکە بکرێت زۆر سپاس زانیارەکانی بەڕێزت بە هیوای ئەوەی هەندێک لە بینەرانمە سوودیان لێبینی بێت هەندێک لەم نیشانانە لەوانەیە هەندێک لە بینەرانمە هەندەیان زانی بێت کە ئەمە گرفتێک ئەتوانن لە ڕووی دەرونیەوە بە دوواداچوونی بۆکەن جا گەیشتی